لەگەڵ مانگرتنی پزیشکانی نیشتەجێی خولااودا و بەراورد بە زۆری سنوورەکە نەخۆشخانەی شەهیدی سەرکردە شەوکەتی حاجی موشیر لە قەزای سەی سادق بەردەوامە لە خزمەتکردن. ئێستا گەرچی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکە بەهۆی مانگرتنی پزیشکانەوە داخراوە، بەڵام لە بەشەکانی دیکە کارمەندان بەردەوامن و نەخۆشانی ستایشی کارەکانیان دەکەن. زۆر مەمنونیم کارمەندانن هەمویان یەک بە یەکیان زەحمەتێکی زۆریان کێشاوە، لەگەڵ ئێمە دائیمەن هیلاکە بن خەریکن لەگەر بێ موچەی و قەیرانە ئەوان قەی ئیشی خۆیان نەخت و هەر لەگەڵ ئێمە دەوامەکەن معادل تێن ڕۆژی دوو شەو دەوامەکەن بەیانی و ئێوارە تەحمولیان زۆر چاکات. ئێمە داوای هەموو شتێکەکەین لەگەڵان بۆیان جێبەجێگەین، بەس تەنها گلەیمان لە حکوومەتەیە کە عیلاجمان بۆ نانێرێ، عیلاجەکانمان زۆر کەمە. ئێمە لێرە لەم سنتەری گوچیلەی سادق دوو شەفت کارەکەین، ڕۆژ وایە کاتە سێ شەفتی شەو. زۆر دەستخۆشی لە کارمەندەکان مەکەم بەڕاستی لەم بێ قەیرانی و بای کۆتا بەبێ دابڕان بەردەوام دەوامی خۆیانەکەن، خزمەتی نەخۆشەکانەکەین، هیچ پشوویەک و هیچ ڕۆژی شمولی ئێمە ناکە، ئێمە هەموو ڕۆژین و ڕۆژانی ژمعانەبێت. بەڕێوەبەری نەخۆشخانەی شەهید شەوکەتی حاجی موشیر دەڵێ ئامانجمانە خزمەت بکەین و دەرگامان بۆ وەرگرتنی هەموو پێشنیار و کەم و کورتیە کراوەیە لە خزمەت هاوڵاتیانی خۆشماندا دەبین. نەخۆشخانەی شێشۆکە بەردەوامە لە پێشکەنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان، بەداخەوە ئێستا جۆرێک لە جۆرەکان لێرە بایکۆتەیە، بەڵام ئەم بەش نەبووەتە هۆی ڕاکردنی خزمەتگوزاری لە چەند بەشێکی هەستیاری و نەخۆشخانەکە. بەشیش نوێ گوچەی نەخۆشخانەکان بەردەوامە لە خزمەتکار و کارمەندەکانیش لێرە لە زۆری بەشەکان بۆ حاڵەتی دووبڕ ئامادەن. بۆ خۆ دەزانی تەنها شوێنێک کە هاوڵاتیان بە سنووردین چارەسەر سەردانی بکەن نەخۆشخانەی شەوکەتە. ئەمە لە ڕاستی بۆتە جێگەی خۆشحاڵی زۆری هاوڵاتیانی دەڤەری سی سادق و دەوروبەری. ڕۆژانە نزیکی تا 200 تا 300 هاوڵاتی بە سنووردین چارەسەر سەردانی ئەم نەخۆشخانەیە دەکەن، بەڵام ئەوەی کە بە جەنابدامەت بە جۆرێک لە جۆرەکان ئێستا بەهۆی بەهۆکاری نەبوونی موچە زۆرێک لە خزمەتگوزارەی نەخۆشخانەکەمان بەڕووی هاوڵاتیانە داخراوە، بەڵام ئەمەش نەبووەتە هۆکاری خوانەخواست گیاندستانی هاوڵاتیەک بەهۆی بەهۆکاری نەبوونی پزیشکیا کارمەندیا بە جۆر لە جۆرەکان بوونی بایکۆ لە نەخۆشخانەکە. ئێمە بەردەوامان ڕامانگەیان و ئێستش لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە بە هاوڵاتیانی خۆشەویستی ڕادەکەین. هەر هاوڵاتیەک هەر گلەی و گازندێکی هەیە دەرگای ئیدارە لە خزمەتیاتی ئەتوانێت بێتە ئیدارەکە و هەر گلەی و گازت و هەر جۆرە پێشنیازێک هەیە ئێمە بە سوپاسەوە گلەیەکانی بە سنگی فراوان وەرەگرین و دەستخۆشیشی لێگەین. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بڵاوبوونەوەی گرتەیەکی ڤیدۆیی لە بەشی داری کوڕانی نەخۆشخانەکە بە تایبەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کاردانەوەی بە دوای خۆی داهێنا. قایمقامی قەزای سەی سادق وەک سەرۆکی لیژنەی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە زانیاری زیاتر بۆ گەلی کوردستان لەسەر بەدواداچوونەکان ئاشرا دەکات. دکتۆر و کارمەندە بەڕێزەکان لە قۆناغێکە توانیوانە خزمەتی زۆر باشکەن. ئەو حاڵەتی کە ڕوویدا لە ناو سۆسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەنگدانەوەی هەبووە، لەو شوێنەوە کە ئیسراحەتی دکتۆر بۆ هیچ پەیوەندیی بەناو نەخۆشخانەکەەوە نەبووە، سیستەم یان دیزایانی خزمەتخانەکە واکراوە ئیسراحەتی دکتۆریان جێگەی مانەوە و ئیسراحەتی دکتۆرەکان لە ناویەکێک لە قاوشەکانی خزمەتخانەکەی هیچ ڕەبتێکی بەناو نەخۆشخانە و قاوشەکانی نەشتەرگەری و بینینی نەخۆش و تەواری و ئیسشاریەوە نییە، هیچ ڕەبتێکیان بەیەکۆ نیە. بەشێکیان پەیوەندی بەوە هەیە، بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک پێویست لە ئاستی بەرپرسیارەتیانین. ڕۆژانە بە پێی وتەی بەڕێوەبەری نەخۆشخانەکە زیاتر لە 200 هاوڵاتی سەردانی نەخۆشخانەکە دەکەن. لە ئێستاشدا بۆی مانگرتنی پزیشکان و کارمەندانەوە لە نەخۆشخانەکەدا وەک پێویست نەخۆشەکان نابینرێن. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، قەزای سەی سادق.